السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە قوتابیانی خۆشەویست لە هەر شوێنێکن مامۆستاوە شەنگەم لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆلی دا لە سایتی فێرخواز ئینشاءالله. قوتابیانی خۆشەویست، فیزیا دەرسێکە لە دەرسەکان مەسەلەن کە بناغەیەکە بۆ پۆلی دوانزە و زۆرش گرینگە قوتابی ئیتیمامی پێ بدە. ئینشاءالله دەرسەکان دەبنە پڕ زانست و زانیاری و پێویستە قوتابی خۆشەویست کاتێک کە تەماشای ڤیدیۆکە دەکەی پێویستە مامۆستا هەمە مەرزی مامۆستا بەکاربین بۆی بتوانی لە بابەتەکان تێبگەی و لێ وردیەوە. وەکو فیزیا تۆ لە پۆلی نۆ زانستەکان خوێندووە، جا لە ناو زانستەکاندا بەشێک هەیە کە پێی دەڵێن فیزیا، باشە، کە زانستەکان خۆی لە کۆمەڵە لە کیمیا و فیزیا و ئەحیا پێکات و بەس لێرە فیزیا لە پۆلیدا تەنها کتێبێکی سەربەخۆیە و پێویستە قوتابی بتوانێت خۆی ئامادە بکە بۆی و لە مەرحەلەکانی 10 و 11 و 12 کە زۆر دەرسێکی گرینگە پێویستە ئیتیمامی پێ بدە. جامە لێرە قوتابیان خۆشەویست بەنسبەت فیزیا بەشی یەکەم لە 3 کەرت پێک دێ. کەرتی یەک دەست پێ دەکەین. کەرتی یەک باز دەست دەکات زانستی فیزیا. زانستی فیزیا چییە؟ زانستی فیزیا گەبێن لێ ڕوونکەینەوە دەڵێن فیزیا وشەیەکی یۆنانیە، باشە، بە مانای سروش دێت. فیزیا لە فیزیکەوە هاتووە کە لە ڕوودا و سروشتیەکان و جوڵۆتەنەکان دەکۆڵێتەوە. قوتابیان هەموو شتانی دەوروبەرمان چییە؟ هەمووی لە دیارتە فیزیایەکانەوەیە. جوڵی دەڵێ، خواردن گەرموساری دەڵێ، هەستان و دانیشتنمان، هەموو ئەوانە پەیوەندیان بە زانستی فیزیا. بۆیە زانستی فیزیا زانستێکی زۆر خۆشە. جا بۆیە ئینشاءالله دێین بە پێناسەیەکی زانستی فیزیا بکەین، بزانین زانستی فیزیا چییە. زانستی فیزیا چییە؟ ئەگە پرسیار بکەین دەڵێن لێکۆڵینەوەی جیهانی سروشتیە لە جوڵە و ڕووزە و ڕووناچی و کارەبا دەکۆڵێتەوە، باشە، یعنی لەو هۆکارانەدا دەکۆڵێتەوە. ئەمە کۆمەڵێک زانەمان هەن قوتابیان، کۆمەڵێک زانەمان هەن. ئەو زانانە ئیشان لەسەر فیزیا کردووە بە پێی تێپەڕبوونی کات. یەک لەوانە ئەمە دەین باز لە دوو زانا دەکەین، دوو زانا لێرە وەردەگرین. زانایەکمان بە ناوی چییە؟ زانای ئەرستۆ، باشە، زانای ئەرستۆ یەکێکە لە زانایەکان کە پێی وابوو فیزیا لێکۆڵینەوە لە ڕوودا و سروشتیەکان و ڕۆڵی بیکاریە لەو فیزیادا هیچ دەورێکی سەرێکی نییە. بەڵام هەرچی گالیلۆ بوو، هەرچی تەمان ئەمە قوتابیان زانایە فیزیایەکان بیرڕایان جیاواز بوو، باشە. ئەستا بوونە منە ئەرستۆ کە دەڵێ فیزیا هیچ پەیوەندی بیرکاریەوە نییە، بەڵام لە هەمان کاتدا گالیلۆ دەڵێ فیزیا و بیرکاری تاوکەری یەکترن. بۆ تاوکەری یەکترن؟ چونکە هاوکێشەکانیان پەیوەندیان بەیەکەوە هەیە، باشە بابە. کەواتە زەبڕای گالیلۆ فیزیا لێکۆڵین لە ڕوودا و سروشتیەکان و پێی وابوو کە فیزیا بیرکاری تاوکەری یەکترن. باش، ئێستا بابێن بزانین بابەتەکانی فیزیا، مەسەڵەن بەسمان بابەتەکانی فیزیا چێ. ئێمە ڕۆژانە بزانین چەند بابەت دەخۆ دەگرێت فیزیا. بەڵام ئێمە ڕۆژانە بابەتی فیزیایەکان تێبینی دەکەین کە دەتوانین لە ڕووی زانستی فیزیا پۆلێنیان بکەین بەم شێوانەی خوارەوە. واتە بەسمان ئەوەیە هەر لە ژوورەکەی خۆتدا، مەسەڵەن بوونە گوڵۆپە، سارد و گەرمیە، هەستانە، دانیشتنە، تەنۆرکەکانی دەوروبەرمان، گرد و گەردیلەکان، ئەوانە هەر هەمووی بە بابەتی فیزیا هەژمێر دەکرێن. جا با بزانین بابەتەکانی فیزیا کە پێیان دەڵێن بوارەکانی زانستی فیزیا، بزانین چەند جۆر بوارمان، 7 جۆر بوارمان هەیە. یەک لەوانە پێیان دەڵێن میکانیک. میکانیک مەبەسمان لە میکانیک چییە؟ میکانیک مەبەسمان چی؟ هەموو ئەو جوڵانەی کە دیکەین، هەر جوڵەیەک هەمان بێ ئەوە دەکەوێتە بواری میکانیک، باشە. وەکو جوڵە هۆکار بابەت وەکو جوڵە هۆکارەکان دەگرێت. نمونەشمان هەیە وەکو کەتە خوارەوەی سەربەستی تەنەکان، یان هێزی لێخشاندن، یان کێش، یان تەنە خلۆرەکان، مەسەڵەن تەنە کە خلوری دەکەیەوە، باشە. داینامیکی گەرمی وەکو چ لە خۆ دەگرێت بابەت وەکو گەرمی و پلەی گەرمی، باشە. وەکو شلبوونەوە و بەستن و بزوێنەرەکان بە فرگرەکان مەبەسمان چی؟ یعنی هەر شتێک پەیوەندی بە ساردی و گەرمیەوە بێت. جا شلبوونەوە بیان بەستن بێ، ئەوە دەڵێن داینامیکی گەرمیە. و لە هەمان کاتدا شلبوونەوە و بەستن و بزوێنەرەکان و بە فرگرەکان، چونکەوانە بەکردداری بەستن و شلبوونەوە سن. خاڵی سێمان لەرینەوەی دیاردەشە پۆلیەکان. هەر شتێک پەیوەندی بە لەرینەوە بێ، مەسەلەن هەر شتێک بلێرێتەوە لە جێ خۆی، ئەوە لەرینەوە دیاردەشە پۆلیەکان دەگرێتەوە. وەکو جۆری تایبەتەکانی جوڵەش وەکو جوڵەی بەپات. جوڵی بەپات بەسمان چێ بابە؟ شتێک دووبارە بێتەوە، شتێک دووبارە پێ دەڵێن جوڵەیەکی بەپات،
باشە وەکو جوڵی دووبارە بوو لە کاتە یەکسانەکان نمونەشمان هەیە وەکو چیە وەکو سپرینگ کەمانە بابە وەکو چێ وەکو سپرینگ ئێستا ئەگە سپرینگێک وەرگرین سپرینگێک وەرگرین باشە ئەو سپرینگە لەسەر هێڵێکی ڕاست دێت و دەچێت دووبارە دەبێتەوە لەسەر هەمان ڕێیان بەندۆڵێکمان هەیە بەندۆڵێک باشە ئەو بەندۆڵە دێت و دەڕوات ئەوانە چنە یان دەنگ دووبارە دەبێت ئەوانە چنە ئەوانە پێیان دەڵێن لێرینەوەی شەپۆلیەکان باشەوە ئێستا بینە سەر چی بیناییەکان با بزانین بیناییەکان چی بیناییەکان پەیوەندی بە ڕووناکیەوەیە باشە وەکو چی وەکو ئاوێنێک مەسەلا ئەو شتێک تۆ تەماشا ئاوێنەیەک دەکەی باشە یان وەکو هاوێنەکان وەکو ڕنگ و گردو ناسی ئەوانە پەیوەندیان بەچیە ئەوی پەیوەندی بە ڕووناکیەوە بێ پێی دەڵێن بیناییەکان کارۆمۆگناسیمان چیە کارۆمۆگناسی هەر بەناوی خۆت یعنی کارەبا و موگناتیس یعنی چی یعنی کارەبا و موگناتیس کارەبا و ڕووناکی موگناتیس بابەتەکە پەیوەندی بە بواری کارۆمۆگناسی و نمونەشمان وەکو چی بارگەی کارەبا سوورەکانی کارەبا موگناسی هەمیشەیی و موگناسی کارەبایی خاڵی شەشەم کە لە بوارەکان بواری ڕێژەییمان هەیە ڕێژەیی مەبەستمان لێرە چییە چ دەگرێتەوە تەنۆلکە جوڵاوەکان بە هەر خێراگوک بە خێرایی زۆرەکانی شما بەسمان لە تەنۆلکە چییە ئاگادار بە تەنۆلکە مەبەستمان لێرە چییە تەنۆلکە مەسەن ئەلفامان هەیە بێتامان هەیە ئەو تەنۆلکانە ئەوە جوڵەکانیان جوڵی ئەو ڕێژەیان دەگرێتەوە بواری ڕێژەیی دەگرێتەوە نمونە جۆکوچی بەریەکەوتنی تەنۆلکەکان و تاودەری تەنۆلکەکان و وزەی ناوەچی مەسەڵەن بۆمبی ئەتۆمیمان هەیە ئەوانە بە پەیوەندی بە تەنۆلکەکانەوە خاڵی ئاخیر لە بوارەکان ئەویشیان چیە میکانیکی کوانتم میکانیکی کوانتم چ دەخۆت لە دەگەر بابەتەکە ڕەوشتی تەنۆلکەکان مەسەڵەن بوو نمونە ئەمن تەنۆلکە ئەلفام هەیە بێتام هەیە یان پرۆتۆن بارەکەی چیە موجەبە ئەلکترۆن بارەکەی چیە سالبە ئەوە ڕەوشتەکانی تەنۆلکەکان و پێکاتی گەردیلەکان گەردی لەو بەشەکانی لەخۆ دەگرێت قوتابیان خۆشەویست ئەوە حوت خاڵ لە خاڵەکانی چ بوو بوارەکانی فیزیا بوو باش ئێستا بین بزانین ئەگەر ئۆتۆمبیلێکمان هەبێ ئەو ئۆتۆمبیلە چۆن بوارەکانی فیزیا بەسەردا جێبەجێ دەکەن بۆ گومان ئەتۆ دێ بزانی یعنی بوارەکانی فیزیا لەسەر ئۆتۆمبیل لایەتی هەیە بەڵێ کاتەی بیناییەکان لەرینەوەی هەیە بەڵێ تیادە شەپۆلیەک لەرینەوەکانە سارد و گەرمی هەیە لە تەبریدەکەیدا سارد و گەرم دەبێ کاتە ئەوە داینامیکی گەرمی جوڵی تایەکەی میکانیک کاتە هەموو خاڵانە دەتوانێت لەسەر ئۆتۆمبیلێک یان بزوێنەری مەکینەی سیارەکە داینامیکی گەرمیە هەموو خاڵانە دەتوانێت لەسەر ئۆتۆمبیلێک جێبەجێ بکەین باش قوتابیان ئێستا پرسیارێکمان هەیە دەڵێت لە ئۆتۆمبیلێکدا هەرێک لەمانەی خوارەوە لەسەر کامە بواری زانستی فیزیا مەسەڵەن تای ئۆتۆمبیلێک تای ئۆتۆمبیل چیە میکانیکە بۆ چونکە دەجوڵێ میکانیک مەکینە و ساردکردنەوەی بزوێنەرەکان ئەمە دەڵێن چیە داینامیکی گەرمیە بۆ چونکە سارد و گەرمی تێدایە کەواتە داینامیکی گەرمیە دەنجی رادیۆ گزۆس دەنگ دووبارە دەبێتەوە کەواتە لێرینەوەی شەپۆل میکانیکەکانە گڵۆپەکان و ئاوێنەکان گوتمان ئەوەی کە پەیوەندی بەوە هەبێت ڕووناکی لێو دەرچێت یان خۆتی تێدا ببینی ئەو پەیوەندی چیە بینایی باشە سلف و پاتری و گڵۆپەکان پاتری کارەبە هاتە ناوێ کاتە کارۆمۆگناسی سلف باشە ئەو شوێنەی کە ئۆتۆمبیلەکەی پێ دەکەی ئەوانە کارۆمۆگناسین کاتە ئێستا دەتوانین ئەوە بۆ شازە دابەشیان بکەین ئەی با بزانین پرۆگرامی زانستی چیە قوتابیانی خۆشەویست پرۆگرامی زانستی مەسەڵەن ئێستا بوو نمونە ئێمە ئەگە بێن باز لە پرۆگرامی زانستی کەین پێویستە بەسەر چەند خاڵێک دابەشی بکەین باجارە پرۆگرامی زانستی بزانین پرۆگرامی زانستی چییە پێناسەیەک بکەین دەڵ ڕێگەیەکی پرۆگرامداری بەرنامە بۆ داڕژراوە بۆ لێکۆڵین دیاردا سروشتەکان مەسەڵەن بوو نمونە ئەماگە بین پرۆگرامی زانستی دابەش بکەین بەسەر چەند خاڵێک دابەشی دەکەین یەک لەوانە تێبینی و پرسیارکردن باشە تێبینی پرسیارکردن لێرە تێبینی بکە و زانیاریەکان کۆ بکەوە لە بابەتی پرسیارێکەوە لە دیاردەیەکی دیاریکراوە خاڵی بە دانانی گریمانە بۆ ئەوەی کە بزانین ئەو شتە ڕووداوە چۆن بۆ چۆن نەبووە ئەوە دەبێتە هەنگاوی دومی پرۆگرامی زانستی هەنگاوی سێم تاقیکردنەوەی گریمانە تاقیکردنەوەکان مەسەڵەن چەند تاقیکردنەوەیەک بکەین لەسەر ئەو شتێک کە ڕوویداوە یان ڕوویدا ئەوە دەبێتە هەنگاوی سێمی پرۆگرامی زانستی و هەنگاوی چوارەم شیکردنەوەی زانیاریەکان ئەو زانیاریانی کە بەدەستمان کەوتە شیان بکەینەوە شیکردنەوەیان بۆ بکەین باشە
خاڵێککە پوختی ئەنجامەکان پوختی ئەنجامەکەمە بەسمان لەو تاقیکردنەوەیە چمان دەستکەوتووە باشە کاکە و لە ئەنجامیشدا ئەنجامەکان ئامادە بکە بۆ زانیاری و بۆ دڵنیابوون لە ڕێگەی تاقیکردنەوەی زیاتر لە ئەنجامدا جێگیربوونی بردۆزەکەمان بۆ ڕوون دەبێتەوە باش قوتابیان کەواتە هەنگاوەکانی پرۆگرامی زانستی بۆ چەند خاڵەدا تێپەڕ دەبن لێرە بابزانین شتێکمان هەیە بە ناوی چی سیستەم چییە سیستەم بە چ شتێک دەڵێن سیستەم زۆر جاران گوێمان لێ بووە دەڵێ ها سیستەم مەبەست هەدەفمان لە وشەی سیستەم چییە یعنی سیستەم بە مانای چ دێ سیستەم بەشێکی دیاری کراوە لە بوارێکی لێکۆڵەر بەهۆی کردداری تێبینیکردنەوە مەسەلەن ئەو ئەمن دەمهەوێ مەسەلەن ئەگەر لە وشەی سیستەم تێبگەین ئەستەما ئەو ڤیدۆیە تۆمار بکەین لە شوێنێکی داخراو ڤیدۆکەی تۆمار دەکەین باشە لەو ستۆدیۆ تۆماری دەکەین ئەوە پێ دەڵێن سیستەم یعنی شوێنێکی دیاریکراوە باشە دەڵێ بەشێکی دیاریکرا شوێنێکی دیاریکراوە لە بوارێکی لێکۆڵەراودا بەهۆی کردداری تێبینیکردنەوە باشە ئەوە دەڵێن سیستەم ئەی مۆدێل چییە مۆدێل دەڵێت پێش چاوخستنێکی ساکارە بۆ سیستەمێکی لێکۆڵراوە کە هۆکاری کاریگەریەکانی دیاردەکەی تێدا دەکەوێت ئەوە پاڵپشتی چییە پاڵپشتی سیستەمە باش شتێکی کەمان هەیە دەڵێت تاقیکردنەوەی کۆنتترۆل کراوە تاقیکردنەوە ئەمە پرۆگرامی زانستیەکان کە کردمان لێرەدا هەنگایش کە بەدادەدا تاقیکردنەوەی کۆنتترۆل کراوە بەسمە لێرە چیە تاقیکردنەوەی کۆنتترۆل کراوە دەڵێ ئەو تاقیکردنەوەیە کە تێدا لێکۆڵینەوە بە تەنها لەسەر یەک گۆڕاو یان هۆکارێک دەکرێت بە مانەوەی هۆکارەکانی تر بەجێگیری باشە مەبەستمان ئەوەیە مەسەلەن ئەگەر من خێراییم هەبێ خێرایی دەنگم هەبێ ئەوە دواتر ئیشەڵڵا باز دەکەین لە بەشەکانێکە ئەگەر خێراییم هەبێ درێژە پۆل و لەرلەرمان هەیە باشە ئەگەر هەوەیەکی لە هۆکارەکە مەسەلەن ئەگە بمهێ لە خێرای کۆڵمەوە دەبێتێک لە هۆکارەکانی کە بەجێگەی دابدرێت باشە بۆ دڵنیابوون و لەوزێن تاقیکردنەوەکە عنی ئەو تاقیکردنەوەی کە مندی کەم زاڵ دەبم بەسەر ئەوەی کە بزانین چی تێبینی دەکەین لەو خێرای مەسەلەن بوون منە ئەگەر لە لەر جێگی کەم خێرایەکە چ پەیوەندی بە درێژە پۆلەوە دەبێت ئەوە پێداڵان تاقیکردنەوەی کۆنتترۆل کراوە بۆ چونکە ئەوەی دەکەیەوە عنی تەرکیز لەسەر ئەوەی دەکەی بزانین ئەو کاریگەری و گۆڕانکاریان چی بەسەری خێرایەکەی دادێ جا بۆی دەڵێ ئەو تاقیکردنەوەی کە تێدا لێکۆڵینەوە بە تەنها لەسەر یەک گۆڕاو دەکرێت باشە یان هۆکارەکان دەکرێت بەمانەوەی هۆکارەکانی بەجێگیری باش قوتابیان ئێستا بابینە سەر پێداچوونەوەی بەندی 1 بۆ 1 بوارەکانی زانستی فیزیە بزانین چییە بوارەکانی زانستی فیزیە و باسمان کرد گوتمان بوارەکانی زانستی فیزیە میکانیک حوت خاڵە میکانیک و دانامیکی گەرمی و لەرینەوەی شەپۆلەکان و بینایەکان و کارۆمۆگناسی و ڕێژەی و میکانیکی کوانتم ئەو حوت خاڵی کە باسمان کرد ئەوە لەسەری بوو دووەم ئەو بوارە فیزیایی دیاری بکە کە پەیوەندیان بەو نمونانەوە هەیە مەسەلەن بۆ نمونە یاری تۆپی پێمان هەیە یاری تۆپی پێ باشە یاری تۆپی پێ جوڵی تێدا بێگومان تێدایەتی جا دەڵێن چی دەڵێن میکانیکە چونکە تۆپەکە یارزانکە لە جوڵەدا ئامادەکردنی خواردنی ئێوارە سارد و گەرمی تێدا بەڵێ کاتە پەیوەندی بە چیوەیە داینامیکی گەرمی بیستنی بانجی ئێوارە ها دەنگی تێدایە مادەم پەیوەندی بە دەنگەوەیە لەرینە و دیارە شەپۆلەکان بروسکە هەورە بروسکە ئەوە چیە کارۆمۆگناسیە چونکە بارگەشی تێدا و ڕووناکیشی تێدایە لە چاوکردنی چاویلکە خۆپارێزن لە شوێنە خۆرەتاو پەیوەندی بە بینینەوە هەیە کەواتە ئەوە پێڵێن چی بینایەکە لە پرسیاری سێمی یەک پێداچوونێک 1 بۆ 1 دڵ هەنگاوەکانی پرۆگرامی زانستی کامانن باسمان کرد ئەوە بۆ خۆی امتحانە بۆ بێتەوە بۆ 16 بۆ دێتەوە قوتابیان ئەو هەنگاوانە کە باسمان کردمان تێبینی و پرسیارکردن دانانی گریمانە تاقیکردنەوەی گریمانە شیکردنەوەی زانیاریەکان و پوختی ئەنجامەکان و بەردەوامبوون داڕشتنی بۆ هەتا جێگیربوونی بیردۆزەکە پرسیاری چوارەممان دەڵێت دوو نمونە بدا لەسەر ئەو ڕێگانە کە زانایەکانی فیزیا دەگیرنە بەر بۆ دانانی نمونەی جیهانی سروشتی وەکو چی مەسەلەن وەڵام دەڵێن وێنەکردنی هەڵکاریەکان وەکارهێنانی باری هاوشێوە لەگەڵ هەندێک جیاوازیدا بە پشتبەستن بە کۆمپیوتەر بۆ کارکردن لەسەر بەرنامەیەکی تایبەت مەبەستمان لە پرسیارەکە لێرە چیە دەڵێت دوو نمونە بدە لەسەر ئەو ڕێگانە کە زانایە فیزیا دیگرنە بەر یعنی پشتی پێدەبەستن بۆ دانانی نمونەیەکی جیهانی سروشتی ئەو زانانە کە بێگومان ئەو زانانی کە ئێستا ئیش دەکەن سەر دیارە سروشتیەکان دێ پشت بەچ بەستن بە هێڵکاریەکان و هەروەها پشت بەستن بە کۆمپیوتەر ئەو داتانێک کە وەری دەگرن
ئەوانە دەتوانن زانایەکان پشتی پێبەستن. خاڵی پێنجەم پرسیاری پێنجەم بابە دەڵە بوارەکانی زانستی فیزیا دیاری بکە کە ئەم ئەنجامانی خوارەوە تێدا بێت کە لە چارەسەریدا ڕشتە کانزایەکان کانزای سووکە پێشنیازکراوەکاندا دەستنیشان دەکرێت بۆ دروستکردنی بەلەمێکی چاروکەدار. دەڵێت چی بوارەکانی زانستی فیزیا جێبەجێ بکە. دەڵێن چی دەڵێن تاقیکردنەوەی کاریگەر بەرێککەوتن لەگەڵ داڕشتەی کانزایەکان دەگوتە میکانیکیان چونکە دوو بەلەمەکە دەجوڵێ پێویست بە بارێکی میکانیکیە. دوو تاقیکردنەوەی کاریگەری پلەی گەرمی پلەی گەرمی بەرزوی نزمیەکان لەسەر داڕشتە کانزایەک وەکو داینامیکی گەرمی چونکە پلەی گەرمی کوتمان پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە پلەی گەرمیەوە هەیە واتە داینامیکی گەرمی پلەی گەرمی پەیوەندی بە چیەوە بە داینامیکی گەرمیەوە هەیە. لەقی جین تاقیکردنەوەی کاریگەری داڕشتە کانزایەکان لەسەر دەزوێکی قبلەنەما چونکە هەموو چارەکەدارێک قبلەنەمای تێدایە ئەوە قبلەنەمایە پەیوەندی بە چیەوە هەیە قبلەنەمایەکان پەیوەندی بە کار و موگناتیەوە هەیە. باشە قوتابیانی خۆشەویست قوتابیانی ئازیز لێرە پێداچنەوەی بەندی کەرتی 1:1مان بۆ شێوازە 5 پرسیار بوو هەر 5 پرسیارەکەمان ڕوون کردەوە تا وانەی داهاتوو کە بەندی 2:1 خی گەورە ئاگادارتان بێ.